بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. درسي أو رومان هر تاوكري درسكاني بيشوية هر باسي وستانا. درسي أورو علامات وستان نشانكاني وستان واني لسر قرآن كان كراون بو كساني كمعنى آياتكان يا إعرابي آياتكان نازانا كار آسانية جاري كقوتمان عادة إنسان بپي معناه لشوينك هناسي بخواتوا وكأو شوينة معناكي تواوبو بي يا معناكي تواوبو دا بكسي برامبر كاتشي دس بيدكيوا عادة لشوينك را دس بيبكيوا كأو كسي تازه جوي لدبي بزاني معناي آياتكي يا معناي رستكي تيا بلام بو كسي كمعناو إعرابي قرآن نازانه هندك علامات علماء كردويانا كعلامات قرآن كان جمرزني هم قرآن كان وكو يكبه چونك نشان كان بپي معناي آيات كان داندراون هندك آيات هي بنمونا اگر صلاكي لسر به بنمونا بوستي لسري تفسيرك نوستي تفسيرك ديكي هي معناك ديكي هي حالين بنمونا او شويناني ميمي لسر عادة نستادان قيني كلسر ميمكي دوستي معناكي تواو دبخشه بلام كاتك ناوستي معناكي تيكال معناكي ديكه جواز دبخشه بوي علاماتكان بپي تفسيري او كسي كعلاماتكان لسر قرآن داندراون مرزني علاماتكاني همو قرآن كان جوكو يكبه بلام هر چونكي بيت لهر شوينك علاماتكاني ليبون نشانكاني وستاني ليبون دكري انسان اگر معناي آياتكاني نزاني إعرابي آياتكاني نزاني بيروي علامتكان كعلامتكان زورك يارمتي درن هذا نازاري واهيا شوين آياتي واهيا دور ودريجة هيس علامتك شي لناو دانية وايا ناشتواني آياتكي همو بيكو بخوانيوا ناساري لو حالة دا لهندك شوين الديكا هر بوستي وايا بلام گرينگويا ها جاريكا گوتمان وستانكت اگر لای کمی دبی کلمه کی تواوکی وایا اگر بوت کرا معناکی باش به و جوان به کدوستی اگر اج ناسار بوی طبعا هناست فينما مجبوری لهر شوینک هناست لبراو دسلاتی خوتی تدانما گناه بار نابی کبوستی بلام دواتر دقت دی بقره و شوینک كگنجاو به بودس بکرنه و باش علامتی یکم ميمة بس ميمي ملزمكينا أو ميمي كالقرآن داهية ميم أو ميمة لسر هر شوينكي بو نشاني أوية كوازبة لسر شوينكي بوستي واجبي تجويدي معلومة؟ هيش فرني تدانية ميم أو ميمة أو ميمنا أو ميمة علامة إقلابة واضحة؟ أو ميمنا أو ميمة لهر شوينك بو واجبة لسر شوينكي بوستي واجبي تجويدي يعني اگر لشوينك قرآن تخوين او ميمي لسر بو لسري نوستاي وقفت نكر هناسر نخوار دوا حركة كر لا نبر بهالا لسرت حساب ذكره واضحة خالي نشاني دوهم صلامان هي كصلاك بلاري نسراوة نشاني دوهم صلاكان يعني شي ذكري بوستي بلام نوستي چاكترا صلا درست بوستي بلام اگر نوستي وصلي كي بيك و بيبستي ولا قل دواي خوي چاكترا حالين بلام اقاتان لي بجاري واهيا كسك دقات صلاكي لسر صلاكي هناسي ناخواتو واتي قيشت وكرنا وستان چاكترا بلام دواتر دسي لسر شوينك دوستي كنا صلاي ليبنه هز نشانه چي ديكي ليا اوانا صلاك جاري واهل كوتاي آياتكي نزيكا اگر زانيت بشي همو كلمة كان هناست في دقي كوتاي آياتكي لسر صلاكي نوستي خيرترا چاكترا واضحة؟ يعني جاري واهل صلاك نشانه چي ديكي لي نزيكا علامتي چي ديكي لي نزيكا لو حالة تجان نوستي چاكترا بلام اگر بزاني هناست هر لي دبري هر ناقه كوتاي آياتكي هر ناقه وستانه چي ديكا آسائية لسر صلاكي بوستا دوباره كرنوشي ناوي كاتك لسر صلاي دوستي واضحة؟ خالي يعني نشاني سهم قلايا
ئەو قەلانەی کە بەلاری کراون یعنی چی چاکترە بوەستی بەڵام و دروستیشە چاکتر وایە بوەستی بەڵام ئەگەر نەژوەستی دروستە وازەحە قەلا وەستان لەسەری چاکترە باشترە معناکەی وازەحترە بەڵام کاتێک وەک دەڵێ هەناسەت پێ یان ئارەزوو ناکەی بوەستی هیچ گوناهێکت ناگاتێ ئەگەر لەسەریشی نەوەستی وازەحە دوایوی جیممان هەیە جیم یعنی چی جیم یعنی جائز دەکرێ بوەستین و دەکرێ نەوەستین می ئەو جیمە یعنی جائز یعنی وەستان و نەوەستانی وەکو یەکە یعنی ئەگەر جیمەکە ئەوە هیچ نیشانەی دیکەی لێ نزیک نەبوون لە کۆتایی ئاەتی نزیک نەبوو زانیت هەناسەت هەر لێ دەبڕێ حتمما بوەستی چاکترە چونکە ئەگەر لەسەر جیمەکەی بوەستی ئەو شەی کە جیمەکەی لەسەرە تەوان وایە لەسەری بوەستی دووبارەکردنەوەی ناوێ بەڵام ئەگەر نزیک بوو لە کۆتایی ئاەتەکەی و هەناسەت پێبوو لەو حاڵەتەیدا ئارەزووی خۆتە وەستان و نەوەستانی یەکسانە هیچیان لە هیچیان چاکتر نین نیشانەی پێنجەهەم سێ نقطەمان هەنا لێک ئاەتی لەسەر دوو شوێنی لە وەقفەکانش خوێنمان وەقفی مراقەبە لە سوورەتی بەقەرە ذلك الكتاب لا ريب فيه لا ريب كش سێ نقطەکەی لەسەرە فيه یەکەش لەسەریەتیەوە لە چەندان شوێنی دیکەش دووبارە دەبێتەوە ئەوە یعنی چی یعنی لەسەر یەکێک لەو دوانە دەبێ بوەستی لەسەر هەردوو کشیان ناوەستی وایە سا لە سوورەتی بەقەرە دەکرێ بڵێ ذلك الكتاب لا ريب دواتر فيه هدى للمتقين یان دەکرێ بڵێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين بەڵام وەصلی دروست نییە بڵێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين لەسەر هیچیان نەوەستام ئەوەیان نابێ ئەوەشیان نابێ بڵێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين لەسەر هەردوو سێ نقطەکانیش بوەستم هەر نابێ لەسەر یەکیان دەوەستین لەسەر هەردووکیان ناوەستین وازەحە نیشانەیەکی دیکەمان هەیە لەسەر ئەلیف و واو و یائی دەکرێ ئەوە زاران پێدەگوترا سکون سکوونەکان قەدیم لە قورئانەکانیشدا ئاوا نووسرابوون وا بوو بەس سکون ئێستا ئاوا نانووسرێ ئەو نیشانە خڕە ئەو نیشانە ئەو بزوێنە کورتەی کوردی یان ها خڕەکەی عەرەبی یا هەر ناوێکی دیکەی لێدەنی ئەو بازنە خڕەیە لەسەر هەر پیتێک بوو یعنی پیتەکە زیادە نە لە حاڵەتی وەقف و نە لە حاڵەتی وەسڵدا حیسابی بۆ ناکرێ بەس لەسەر چی و چیش دەکرێت بە زۆری ئەلیف دیوتانە ئەو واوانەی عادەتەن ئەلیفیان لە پشتەوەیە بە زۆری بزوێنێکی خڕیان لەسەر کراوە وایە ئەوە یعنی ئەلیفەکە زیادە بوەستی و نەوەستی حسابی بۆ ناکەی هێندێک زار لەسەر یائی هەیە بەڵام کەمتر وایە هێندێک زاریش لەسەر واوی هەیە بەڵام ئەویش هەرکەمە گرنگ هەر پیتێک بەس ئەو سێ پیتە ئەلف واو و یا تەمان بەس لەسەر ئەو سێ پیتانە دەکرێت هەر ئەلیف و واو و یائێک ئەو نیشانە خڕەی لەسەر بوو ئەو سکوونە خڕەی لەسەر بوو چ دەکەین پیتەکە ناخوێنینەوە وەصلیکەین هەر نایخوێنینەوە لێکی دەین بوەستین هەر نایخوێنینەوە هیچ حسابێکی بۆ ناکەین لە خوێندنەوەدا دەنا لە معناکردندا شتێک هەیە کە نووسراون حاڵین بە نمونە ئەو ئەلیفەی کە دوای واوی کراوە بۆچی کراوە عادەتەن لە عەرەبیدا بۆ ئەوەی کراوە بزاندرێت کە ئەو واوی جەمعە بۆ جەمعی مذەکەر بەکاردێت لە ڕووی معناوە واوی ئەسڵی نییە حاڵین مەسەلەن لەسەر واو یائی کە دەکرێت بۆ ئەوەیە بزاندرێت ئەو شەیە ئەگەر بگەڕێندرێتەوە سەر ئەسڵەکەی پێشترەکەی واو بۆیان یا بووە لەهان مەبستم لە ڕووی ئیعراب و معناکردنەوە کاریگەریکی هەیە بەڵام لە ڕووی خوێندنەوەوە ئێمە حسابی بۆ ناکەین نیشانەیەکی دیکەمان هەیە وەکو ئەوەی وایە وەکو سفری ئینگلیزی وایە لەسەر چی دەکرێت تەنها لەسەر ئەلیفی وایە ئەوە نیشانەی چییە نیشانەی ئەوەیە کە ئەلیفەکە لە حاڵەتی وەستاندا لە حاڵەتی هەناسە خواردنەوەدا دەخوێندرێتەوە بە مەدێکی طەبیعی دوو حەرەکەی وازەحە بەڵام کاتێک وشەکەی لەگەڵ دوای خۆی وەسڵ دەکەین لێک دەدەین
ئەلیفەکە هیچ حسابێکی لە خوێندنەوەدا بۆ ناکەین تەنها فەتحەکەی پێش ئەلیفەکەی دەخوێنینەوە کە بەو ئەلیفانە دەگوترێکی ئەلیفاتی سەبع حەود وشەمان هەیە لە قورئانەدا حەود وشە لە قورئاندا کە ئەنامان هەیە ئەنا بەتەنێ بڵێن هەر کەسێک بڵێ ئەنا یعنی چی؟ یعنی من وایە ئەنا تەڵەن دەبێت ئەلیفەکەی بڵێ وایە بەڵام کاتێک ئەنای دەخەیە ڕستەیەوە لەگەڵ کەلیمەکەی دوای خۆی دەتەوێت بیخوێنیەوە ئەلیفەکەی ناخوێنیەوە لە ئەوەی داخوای گەورە دەفەرمێ ئەنە العەزیز ئەنە بەس نونی سەر وایە فەتحەی سەر نونەکەی ئەنە العەزیز الحەکیم کە ئەو ئەنایە زۆر دووبارە دەبێتەوە هیچ کاتێکی شوێنی وەستان نییە بۆ معلوماتان ئەنا بەتەنێ لە ناو قورئانەدا معنایەکی تەواو نادا بەڵام ئەگەر هەناسەر لێ بڕە وایە ئەگەر بەتەنێ وشەکەت خوێندەوە چی دەکەین ئەلیفەکەی دەخوێنینەوە کاتێک لێکی دەدەین ئەلیفەکە ناخوێنینەوە ئەوە یەک دووەم وشەی لاکین نەمان هەیە لە سوورەتی ئەوش لە کۆتای ئاەتی نییە لە ناوەڕاستی ئاەتە لە سوورەتی کەهفدا لاکینە هو الله ڕەبی ئەگەر ڕاوەستی لە زیاتی بڵێ لاکین دەیڵێ چی لاکینە وایە بەڵام کە دەڕۆین لاکینە هو الله وشەی الرەسوولە السەبیلە لەگەڵ الظنونە سێ وشەش لە سوورەتی الأحزابدان کۆتایی ئاەتن عادەتەن لە کۆتایی ئاەتیدا ئینسان دەوەستێ وایە ئەلیفەکەی دەخوێنینەوە بەڵام ئەگەر بمانەوێت ئاەتەکەی وەسڵکەین لەگەڵ ئاەتەکەی دواتر وازحە تەوان ئەلیفەکەی ناخوێنینەوە لە حاڵەتی وەقفدا کێشە دروست دەبێت بەنیان قەواریڕا کە دەوەستی ناکرێت بڵێ قەواریر تەوان لەوە لە سوورەتی ئینساندا دوو قەواریری تێدا نەگەر دیقەتی دابێتە وایە نووسرا قەواریڕە من فیضە هەردوو قەواریرەکە ئەگەر بڕۆی وەکو یەک دەخوێندرێنەوە بەڵام کاتێک دەوەستی جیاوازن قەواریری یەکەم ئەلیفاتی سەبعە قەواری ئاوا ئەلیفاتی سەبعە نیشانەکەی ئاوایە قەواریری دووهەم لە هەرچەندە ئەوەیە نیشانەکەی ئەو سکونە خڕەکەیە وازحە بۆیە گوتمان سکونە خەرەکە حسابی بۆ ناکرێت لە حاڵەتی وەستان و ڕۆیشتندا کاتێک دەوەستی لە دووەمی هەرچەندە وشەی یەکەمە لە ئاەتەکەی کەمتر وایسان لە وشەی یەکەم بوەستی ئەگەر وەستای دەبڵێ قەواریر وایە بەس ئەوەی یەکەم کە لە کۆتایی ئاەتیدایە کە دەوەستی بۆ نییە بڵێ قەواریر دەبڵێ قەواریڕا وازحە قەواریڕا ئەگەر بژڕۆی لە حاڵەتی وەسڵدا هەردووکیان وەکوێکن فەتحەی سەر ڕائەکەی دەخوێنینەوە تا قەواریڕە من فیضە وشەی کەمان هەیە هەر لە سوورەتی ئینساندا سەلاسیلە ئەوە نیشانەکەی تۆزێک بچووکترە تەبەن نەوەک سکونە خڕەکەی نەوەک ئەوەی وایە ئەوشیان دوو شێوە وەستانی جائیزە تەبەن دەکرێت بڵێ سەلاسیل بەسکون دەشکرێت بە ئەلیف بوەستی بڵێ سەلاسیلا تۆزێک لەگەڵ شەشەکەی دیکە فەرقی هەیە لە شەشەکەی دیکەدا حتمەن کە وەستای دەبێت ئەلیفەکەی بخوێنیەوە وازحە بەش وشەی سەلاسی لەوەی لە ئەوەکەیدا چەندەمە پێنجەمە لە وشەکان سەلاسیلەکە دەکرێت هەم بە سکون بوەستین ئەلیفەکەی لابین یەکزاری بڵێ سەلاسیل هەردەش هەمیش دەکرێت بڵێ سەلاسیلا وازحە ئەوانە پێیان دەوترێت ئەلیفاتی سەبع حەود ئەلیفەکە یاساکەیان چۆنە کاتێک دەوەستین ئەلیفەکەی دەخوێنینەوە بە مەدێکی طەبیعی دوو حەرەکەی وایە کاتێک دەڕۆین وەسڵی دەکەین کەلیمەکەی لێک دەدەین لەگەڵ دوای خۆی حسابی ئەلیفەکە ناکەین تەنها فەتحەی پێش ئەلیفەکە دەخوێنینەوەتەوە خاڵی چی دیکە لە نیشانەکان لە قورئاندا ئەومان هەیە سادمان هەیە سینی لەسەر هێندێک جار چۆن لاکە ڕاست دەکەی ئێستا لا حافێ لا عەکسی میمیە وایە لا یعنی چی هەڵێ مەوەستە لا لەسەر هەر کەلیمەیەکی بوو یعنی ئەو کەلیمەیە ئەگەر لەسەری ڕاوەستی و هەناسەی بخۆیەوە معنایەکی غەڵەت دەدا وایە هەمیشە کاتێک لێکی دەدەی معنایەکەی
باشترە و چاکترە جا ئەگەر بە تایبەتی لە ناوەڕاستی ئاەتەکاندا بوو لا نابێت لەسەری ڕاوەستی بەس ئەگەر لە کۆتای ئاەتیدا بوو عولەما دەفەرمونون دوو جار ئاەتەکەی بخوێنیەوە باشە جارێک بەوەقف چونکە کۆتایی ئاەتیە هەموو کۆتایی ئاەتێک سونەتە لەسەری بۆستی حاڵین جارێکی دیکەش ئاەتەکە یان لە شوێ ڕامەعنایەکەی تەواوە ئاەتەکەی دووبارەکەیەوە وەصلیکە لەگەڵ ئاەتەکەی دواتر بۆی معنایەکەی بەیەکەوە ببەسترێتەوە وازحە لا عادەتەن ئەگەر لە ناوەڕاستی ئاەتەکاندا لەسەر کەلیمەیەکی کرا لەسەر کەلیمەکەی هەناسەی نەخۆیەوە بەویستی خۆت باشە هێگە هەناسە لێڤرا لەو لەسەر ئەو شوێنەی دروستە بەڵام بەمەرجێک دووبارەیکەوە وازحە ئەگەر کەوتە کۆتایی ئاەتەکان لەسەر لایەکەی ڕاوەستە جارێک باشە و جارێکی دیکە دووبارەیکەوە لەگەڵ ئاەتەکەی دواتر وەصلیکەی چاکترە هەندێک گوشەمان هەنە لە ئەوەیدا لە قورئانەدا نووسینی خۆیان سادە وازحە بەڵام سینیان لەسەر کراوە یەک وشەیە دوو شەشمان هەیە سینیان لەژێر کراوە وازحە ئەها لە سوورەتی بەقەرە سادە سینەکە لەکوێیە لەسەرەیە وایە یا بە ساد نووسراوە وایە بەڵام سینی لەسرە ئەگەر سین لەسەر سادێ بوو چی بکەین باشە سینەکەی بخوێنی سادەکەی بکەین بە سین باشە بڵێ یا بسوت یا بەڵام ئەگەر لە ژێرەوە بوو لە سوورەتی نەجمەیە سوورەتی غاشیەشە لە هێندێک ئەوەدا مصحەفدا سەڵان سادەکەی لە ژێرە بموسەیتر بموسەی ساها لە ژێری کراوە لەو حاڵەتەیدا سادەکەی وەک خۆی بخوێنیەوە چاکترە دەکرێ بیکەی بە سیریش وازحە کەواتە ئەو سادانەی سینیان لەسەرە وەکو خۆی بخوێنیەوەی ئاتیادیە بەڵام بیکەیە سین چاکترە ئەگەر لە ژێرەوە بوو دەکرێ بیکەیە سین بەڵام هەر وەک خۆی بیڵێ وەک خۆی بخوێنیەوە چاکترە ئەوەی زۆر گرفتی نییە وازحە نیشانەیەکی دیکەمان هەیە ئەو نیشانەی مزگەوتەکەی ئەوە نیشانەی چییە؟ نیشانەی سوزدەی قورئان خوێندنە بەڵام ئەگەر دیقەتتان دابێتێ نیشانەی سوزدەکەی جاری وا هەیە دوو ئاەت سێ ئاەت بەیەکەوە کەلیمەیەک خەتی لە ژێر دراوە وایە وانە بەڵام نیشانەکە لە کۆتایی ئاەتەکە یا دوو ئاەت دواتر نیشانەکە دانراوە لەکوێ سوزدەکەی ببین شوێنی خەتەکەی لێ دراوە یا شوێنی نیشانەکەی شوێنی نیشانەکەی تا دەگەیە شوێن ئەو خەتەکە بۆچی دراوە یعنی ئەو کەلیمەیە هۆکاری سوزدەبردنەکەیە وشەکە هۆکاری سوزدەبردنەکەیە پێت دەڵێ سوزدەکەی ببە بەڵام عادەتەن لە ناو ئاەتی نابێ بوەستین وایە یان عادەتەن ئاەتەکەش تەواو دەبێ هەندێک جاران لە سوورەتی ئەلئیسرادا دووسێ ئاەت دەڕوا و جار علامەتەکە دانراوە یعنی ئاەتەکان معناکەیان تێکەڵکێشە بگەن نیشانەکەی لەکوێ گەیشتێ نیشانەکەی قورئانەکە دانێ سوزدەکەی دەبەی سوزدەی قورئان خوێندنی چۆنە چەند سوزدەیە یەک سوزدەیە چەند ئەڵڵاهو ئەکبەری تێدا هەری گەستایە دوو ئەڵڵاهو ئەکبەری تێدایە تاوان ڕوو لە قیبلەی دەکەی یەک ئەڵڵاهو ئەکبەر دەکەی یەکسەر دەستگرتن شتی تێدا نییە یەکسەر سەر لەسەر عەرزیدا دەنی ئەگەر ئەو ذیکرە لەبەر بێ سەجەدە وجهه للذي خلقه وصوره وشق سمعه وبصره بحوله وقوته فتبارك الله أحسن الخالقين طبعا القرآن خوين عادة لبريان بباشا وانيا باشا اگر ذكرك تواو كريك الله أكبر بك سلام دانا وهيتي ناوي يكسر دست بكو بقرآن خوين ببي بسم الله وأعوذ بالله حالي سوزدەکە بەشێکە لە قورئان خوێندنەوەکەی شتێکی دابڕاو نییە هیچ قسەیەکی دیکەت نەکرد هیچ بابەتێکی دیکەی نهات نەگەڵێ هیچ ئەعوذ بالله شتی مەکە لەکوێ وەستا بووی لە هەمان شوێن دەست پێ بکەوە جاری وایە لە نوێژەدا ئەگەر گەیشتێ و ئاەتەی کە سوزدەکەی تێدایە وایە بە پێوەی تەوان یەکسەر سونەتە تەوان واجب نییە دەچی سوزدەکەی دەبەی دواتر دێوە لە عینەن ئاەت ڕا دەست پێ دەکەیەوە و نوێژەکەشت هەر وەک خۆی دەبێ واضحة ئەویش دروستە ئەگەر ذیکرەکەی خۆت لەبەر نەبوو هیچیش نەڵێ هەر دروستە هیچیش نەڵێ گرنگ سرد لە عەرزێ دانەی بۆ خوای و سوزدەی نوێژە شەروە بۆ معلوماتان ذیکرەکان سنەتن سبحان ربي الأعلاکە سنەتە بیڵێ
ئەوەی ڕوکنە لە نوێژەشدا سەر لەسەر زەویدانانەکەی نێوچاوە ئەنەها دموچاو کە لە کن ئینسانی بەڕێزن تەنها و تەنها ئەوە ڕەمزە بۆچەی لەسەر عەرزیدادنەی بۆچەی نەویدەکەی بۆ خوای گەورە لە سوزدەی قورئان خوێندنەوەکەشدا گرنگەوەی سوزدەکەی ببێ هیچیش نەڵێ دروستە هیچ خێرەکەت هەر دەگاتێ ذیکری ئاعتیادی ناو سوزدەش بڵێ هەر ئاعتیادیە بەڵام ئەو ذیکرە تایبەتی خۆی ئەگەر لەبەرت بێت و باشترە لەبەرت بێ چاکتر وازحە خاڵێکی دیکەمان هەیە کە پێی دەوترێت سەکتە بەڵێ هەندێک ڕێی هەیە یەک جار بێڵی باشە یان ئاەتەکەی جاری وایە دووبارەی دەکەوێت لە ئاخیری ڕابێڵی باشە یان ئەگەر سوورەتێکت لە بەرکرد تێدا بوو مەی بەهاتە ئاخیری تا کۆتاییەکە یەک سوزدەی بەو بەرهەمان دەکەوێت وازحە بابەتێکی کەمان هەیە پێی دەوترێت چی چەند دەخەمان ئافریای دەکەین سەکتە یعنی چی وەستانی بێ هەناسە طبعاً وەقفمان هەبوو لە قورئاندا لە کوردیدا وەقفەکەش بکەیەوە کوردی هەڵ دەبێ بڵێ وەستان سەکتەکەش بکەینە کوردی هەر وەستانە قەتعیشمان هەیە سادەی خوێنین ئەویش هەر وەستانە بەس لە مستەڵەحی قورئانیدا جیاوازە ئەوەی قورئان خوێنە کە کوتمان وەقف دەبێت تێ بگەی یعنی هەناسە خواردنەوە ئیسراحەتێکی کاتی و دەست پێ دەکەینەوە باشە کەوتمان سەکتە دەوەستی بەس ئیسراحەتی تێدا نییە هەناسە خواردنەوەی تێدا نییە تەنها دەنگت دەبڕی بۆ ماوەیەکی زۆر کەم بەقەد حرەکەیەک یا حرەکە و نیوێک تا دوو حرەکە ئاوا بەپێی جۆری خوێندنەوەکە طبعاً ئەویش لەگەڵ جۆری خوێندنەوەکەی دەگۆڕێ ئەوەی هێواش دەخوێنێتەوە تقریباً دوو حرەکە بێدەنگ دەبێ ئەوەی سەریع دەخوێنێتەوە تەنها تۆزێک حرەکەیەک بێدەنگ بێبەسێتی کە ئەو سەکتەیە یعنی چی لە قورئانەکاندا چی لەسەرە لە کۆتایی لە شوێنەکەیدا سینێک کراوە ئەو سینە لەگەڵ سادی لەسەر سادی بێ جیاوازە بەڵام ئەگەر بەتەنێ بوو یعنی سەکتە لە قورئانەکانیشدا لە تەنیشتی قورئانەکان نووسرا سەکتە واجبە کە لە چوار شوێنی قورئاندا هەمانە لە سوورەتی کەهف عیوەجە قەیمە طبعاً عیوەجەن قەیمە لە ئەسڵدا ئەگەر ئاەتەکەی لێک دەین بۆ خۆی حاڵەتی ئیخفایە وازحە بەڵام لە سوورەتی کەهف کاتێک ئاەتەکەی لێک دەدەی ئیخفا جائز نییە بە هیچ شێوەیەکی دروست نییە بڵێ عیوەجەن قەیمە ئەوە لە کۆتای ئاەتی طبعاً ئەگەر بوەستی ئەعتیادیە دەکرێت ڕاوەستی و هەناسەی بخۆیەوە الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا طبيعية هەناسەی بخۆ ئەو وەقفە بەس ئەگەر بمانەوێت لێکی دەین حاڵین لێی سەکتە بۆ حاڵەتێکی ناوەستین بمانەوێت لێکی دەین ئاەتەکەی وەصلی ئاەتەکەی کەین لە جیاتی ئیخفا عیوەجەن بۆ خۆی لە ئەسڵدا دوو تەنوینی فەتحەی هەیە لەبەر سینەکەی فەتحەیەک نەکراوە گە دیقەتی قورئانەکانتان دابێ حاڵین لێی لەبەرەوەی ئیخفا جائز نییە ئیخفا دروست نییە لە جیاتی ئیخفای چ دەکەین سەکتەی دەکەین دەڵێن چی عیوەجا قەیمە ئەوەندە عیوەجا قەیمە لیونذر وازحە شوێنی دووهەم سوورەتی یاسینە وایە من مرقدنا هذا طبعاً ئەویش لە قورئانەکاندا نازانم دیقەتتان دابێتێ طبعاً قەلایەکی لێیە سینەکەشی لێ وایە قەلایەکە بۆ چییە طبعاً گوتمان بوەستی باشە وایە طبعاً دەکرێت بوەستی طبیعیە هەناسەی بخۆیەوە بەس ئەگە بتەوێت هەناسەی نەخۆیەوە ئللا دەبێت سەکتەیکەی بۆ نییە بڵێ من مرقدنا هذا یا دەبڵێ من مرقدنا تەواو هەناسەی هەڵکێشی یا دەبێت سەکتەیکەی من مرقدنا هذا واضحة من مرقدنا هذا شوێنی سێهم سوورەتی القیامە وشەی من ڕاق نون گەیشتووە بە ڕا بەپێی یاسا دەبێتی لێکەین من دەبێت بەپێی یاسا بێ دەبێت تێک هەڵکێش بکەین بەس تێک هەڵکێش لێرە جائز نییە بۆیە لە کتێبە تەجویدیەکانە ئەو شوێنانەی ئەو کتێبانەی تەفاسیلن کە باسی ئیدغامی دەکات دەڵێن نونی ساکین و تەنوین ئەگەر گەیشتن بە پیتەکانی یەرمەلوونە تێک هەڵکێش دەکرێن جگە لە جگە هێندەکان دیا دەکات یەکێک لەوانە من ڕاقەیە نون گەیشتووە بە ڕا بەڵام بۆ نییە بڵێ مەڕاق دەبێت بڵێ چی
ها ئەو چۆن زانراوە کاتی خۆی تەمان ئەو دیقەتەی سەحابە هەیان بۆ کاتی خۆی بەس بە گوێگرتن ها لەو هەموو قورئانەی چەند نونمان هەنە لەگەڵ ڕای تێکەڵ کێشکراون هەموو نونەکان لەگەڵ ڕای تێکەڵ کێشکراون تەنها لەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بێەوەی پێشیان بڵێ ئەوە هەناسەم نەخواردەوە ئەوە دیقەتی دێ ئەوە تەماشاکە ئەوە بەپێی یاسای دیغامە و شتیوان نەبوو تەجوید ئەو ناو و مستەڵەحانە نەبوون قورئان سەماعیە پێغەمبەر چۆن خوێندوویەتەوە صلی الله عليه وسلم ئاوا نەقڵ کراوە کەلا بە ئەوە من مرقدنا عفو وقيل من راق ئەویان جارێ وقيل من راق لە سوورەتی مطەففینش کەلا بەل ڕانەمان هەیە لەوێ گەیشت لام گەیشتووە بەڕا بەپێی یاساسی دەبێت دروست بێ لام ڕا ڕزگار لام ڕا چه حاڵەتێکە ئیدغامی متقاربین لام ڕا متقاربینە بەپێی یاسای دە بڵێ کەلا بەڕانە وایە بەڕ بەڵام لەوێ لە قورئانەکەشدا سکوونەکەی لەسەرە ڕائەکە شەدەی بۆ نەکراوە یعنی تێکەڵکێشی مەکە سەکتەی کە دەڵێن چی کەلا بەل وایە کەل ئەوە وشەکە کەلا بەڕانەوە کەلا بەل ڕانە وازحە ئەوانە سەکتەی واجبن سەکتەی جائزیشمان لە دوو شوێنیدا هەیە لە سوورەتی ئەلحاقا مالیە هەلەکەمان هەیە مالیە هەلەکە تەمەن کۆتایی ئاەتە ها لەگەڵ هایی بەپێی یاسا تێکەڵکێشی هاوشێوەیە متەمافیلەینەوەیە ئەوەن دروستە دەکرێت بڵێ مالیە هەلەکە یاعتیادیە دەکرێت ڕاوەستی بڵێ مالیە کۆتایی ئاەتە هەناسەی بخۆیەوە دەشکرێت سەکتەی بکەین بڵێن مالیە هەلەکە لەوێ سەکتەکە واجب نییە دەکرێت سەکتەیکەی دەکرێت تێکەڵکێشیکەی لە حاڵەتی ڕۆیشتندا دەشکرێت هەر تێکەڵکێشی لەسەر ئاەتەکەی ڕاوەستی و هیچیان نەکەی وازحە ئەوە یەک لە کۆتایی سوورەتی ئەنفالیش کاتێک دەچی لەسەر تەوبەی سوورەتی تەوبە بسم الله تێدا نییە وایە ئەوان ئێگە ئێستا قورئانی بکەیەوە سوورەتی تەوبە بخوێنی چ دەکەی بەس ئەعوذ بالله دەکەی بەس ئەگەر لە کۆتایی ئەنفال ڕا یەکسەر چووینە سەر تەوبەی نە بسم الله دەکەین نە ئەعوذ بالله دەکەین سێ شێوەمان هەیە شێوەیەکیان دەکرێت وەسڵیکەی حاڵین دەکرێت بەیەکەوە بیبەستینەوە بەیەکەوە بەستنەوەکەی دەبێتە حاڵەتی ئیقلاب چونکە تەنوین بەپێی یاسا بائی بەدوادادێ ئەو کاتە تێکەڵکێش دەکرێن و بەیەکەوە وەکو ئاەتەکە إن الله بكل شيء عليم براءة من الله وەگەوەی هەردوو سوورەتەکە یەک سوورە دەبن هەندێک ڕێیشەنەها هەر لە ناو ئەوەی قورئانێدا کە ئەنفال و تەوبە بۆیە بسم الله یان لە بینیدانیە هەڵەن یەک سوورەت بوون یان معناکەیان زۆر لێک نزیکە وەکو یەک دەچن بۆیە دەکرێت هەر بڵێ إن الله بكل شيء عليم براءة من الله واضحة دەشکرێت ڕاوەستی وەکو دوو ئاەت إن الله بكل شيء عليم هەناسەی بخۆوە ئەو جا بڵێ براءة من الله بە ئاسایی وەکو نێوانی دوو ئاەتی دەشکرێت بڵێ سەکتەیکەین سەکتەکە و ئێستا مەبەستمانە سەکتەکە چییە بڵێ إن الله بكل شيء عليم براءة من الله واضحة يك بابتمان ماوە قەطعمان هەیە واضحة ئەوە سەکتە بوو قەطع یعنی ڕاوەستان بەڵام مەبەستمان لە قەطعی چییە ئەوەیە کە کۆتایی بە قورئان خوێندنەوەی بێنی واضحة کاتێک دەتەوێت قورئانەکەت داخەیەوە لە کاتی خەتمکردنیدا یا کاتێک دەرسی بە کەسێک دەڵێ یا کاتێک تەڵەبەیەک بۆ دەخوێنێتەوە یا کاتێک تەڵەبەی بۆ مامۆستایەک دەخوێنیەوە دەتەوێت کۆتایی بە قورئان خوێندنەوەکەت بێنی ئەمڕۆ هیچی دیکە لەو کاتەیدا قورئان نەخوێنی چی بکەی باشە لای کەمی ئاگاتان لێبێ دەبێت ئاەتی تەواوکەی لە ناوەڕاستی ئاەتیدا کاتێک سەلامیشت لێ دەکرێت نابێت جوابی سەلامی دەیەوە دەبێت کەسەکەی ڕاگری یا سەلام جوابەکەی ڕاگرێتە ئاەتەکەت کۆتایی پێ دێ وایە کە تەلەفۆنت بۆ دەبێت تایبەتی و حاڵەت ئێستا زۆر جار دروست دەبێت وایە لە ناوقەدی ئاەتیدا تەلەفۆنت بۆ هات
دەکرێت جواب دەیەوە نا دەکرێت دەستێکی پێداهێنی قورآنەکەت بڕوە لە جیاتی جوابدانەوەکەی بۆی کەسەکە بزانێ قورآنی دەخوێنیەوە ئەگەر وابوو وازحە بەڵام جوابدانەوە نابێ هەتا لای کەمی ئاەتی تەواو دەکەی وازحە ئەگەر بۆت کرا سوورەت تەواوکەی و ئەو جارواز بێنی زۆر چاکە سوورەت سوورەت طبعاً کاتێک کە ختمی دەکەی بەڵام جاری وا هەیە سوورەتەکە درێژە بە یەکجاری پێت ناخوێنرێتەوە دانیشە بەقەرە دوو زوو نیوە وایە 2 ساعات و نیوان دەبێت دانیشی وانە 2 ساعاتی دانیشی وانە مەسئالەی عیمران بەقەرە ئەوانە لەوانەیە بە یەکجاری پێت تەواو نەبن وازحە لەو حاڵەتانەدا چی بکەین باشە شتێک هەیە لە قورآنەدا لە تەفسیرەکاندا پێ دەوترێت مناسبەی بینی ئاەتەکان ئەو مەجموعە ئاەتانەی کە باسی یەک مەوزوعی دەکەن عادەتەن کە بەیەکەوە هاتوونەتە خوارێ باشترە ئەو ئاەتانە کە معنایان بەیەکەوە بەستراوەتەوە تەواویانکەی ئەو جار ڕابۆستی باشە ئەوەی ئێمە دەیکەین پەتەکەی ناو قورآنە تەنها بە لاپەڕە دەوەستین ئەو وەستانێکی زۆر دروست نییە چونکە ئاەتێک لەو لاپەڕی جاری وایە لەگەڵ لاپەڕەکەی دیکە تەواو تێکەڵکێشن بە جوز ئیش زۆر دەقیق نییە جوز ئیش بۆ تەقسیماتی لەبەرکردن و شتی بە حیزبیش زۆر مەزبوط نییە وەستانەکە بە مناسبەی ئاەتەکان لە تەفسیرەکاندا ئەگەر کەسێک تەفسیری عەرەبی تەماشا کردبێ تەفسیری عەرەبی هەمووی چۆن تەفسیری قورآنیان کردووە هاتوون ئەو مەجموعە ئاەتانێک کە بەیەکەوە دابەزیون یا باس یەک مەوزوعی دەکەن ئاەتەکانیان نووسیوە بەیەکەوە تەفسیری دەکەن وازحە ئەو جار هەل تەفسیرەکەی هۆکارەکەی باز دەکەن بۆچی خوای گەورە دوای ئەو بابەتەی باسی ئەو بابەتەی دەکا مناسبەی بینی ئاەتەکان بەیەکەوە گونجانی ئاەتەکان چییە باسی دەکەن ئەو جار تەفسیری مەجموعەیەکی دیکە دەکەن هێندە قورآن هەن ئێستا بەو شێوەی ڕەنگکراون نازام بینی وتانن یاننا هێندە قورآن هەنە ڕەنگێک بەڕەنگ ئەو مەجموعە ئاەتانەی ئێستا سوورەتی بەقەرە بنمونە 5 ئاەتیەکەن لەبەرەوەی باسی ئیماندارانن بە ڕەنگێکی کراون 2 ئاەتی دووەم باسی کافرەکانە بەیەکەوەن 13 ئاەت باسی منافقەکانە بەیەکەوەنە وەالحاصل تا کۆتایی بەسە قسەی ئادەمی وإذ قال ربك للملائكة إني جاعل لاپەڕەیەک 2 ئاەتیش لە دیوەکەی دیکە یەک مەوزوعن بەیەک ڕەنگی ڕەنگکراون وەالحاصل ئەگەر زانیت ئەگەر لە معنای تێگەیشتی ئەو ئاەتانەی کە لە ڕووی معناوە پەیوەندیان بەیەکەوە هەیە عادەتەن تەواویانکەی باشترە ئەو جار قورآنەکەت داخەوە و جارێکی دیکە لە بابەتێکی تازە و لە مەوزوعێکی تازە ڕادەست پێ بکەی چاکترە وازحە هەر ئەوە علامەتەکان ئەوە بەس سەریعی تەبان ئەوانە جیاوازن هێندێکی دیکە ئەو میمە لەسەر چی کراوە لەسەر نون و لەسەر تەنوینی کراوە عادەتەن جاری وایە 2 فەتحەیە یەک فەتحەیە کراوە وایە یەکێکیان میمە کەسرەیە کرا ئەوکەی کە میمە ضەمەیە کرا ئەوە نیشانەی چییە ئەوە ئیقلابە وایە تەنوین بەنمونە نون ئەگەر سکوونی لەسەر بوو نیشانەی چی بوو نون ئەگەر سکوونی لەسەر بوو یان تەنوینەکان ئەگەر ئاوا بە تۆخی لە تەنیژ یەک بوون ئەو نیشانەی ئەوەیە کە نونەکە و تەنوینەکە حاڵەتی ئیظهارن لەوانش تقریبا ئەگەر ئینسان پیتەکانی نەزانێ شێوەی نووسینیان جیایە حاڵێن لێ تەنوین ئەگەر ئیخفا و ئیقلاب بن بنمونە نون ئەگەر سکوونی لەسەر نەبوو یان تەنوینەکان ئەگەر ئاوا بە دووری نووسرابوون لە یەکتری ئاوا نیشانەی ئەوەیە کە حاڵەتەکەیان حاڵەتی ئیخفایە یا حاڵەتی ئیدغامە ئیدغامەکە عادەتەن دوای خۆی شەددە دەکرێ وایە بە زۆری وانە بلە ئیخفایدا شەددە ناکرێ بە شێوەی نووسینەکەش جاری وهەیە حاڵەتەکان دەزاندرێ یەک خاڵی دیکە ئاگاتان لێی بێت تەبان هەر پیتێک لە قورئاندا دیتان حرەکەی نییە بزانن حاڵەتێکی تەجویدیە هەر پیتێک زانیت دیتت هیچی لەسەر نەبوو نە سکوونەکەی بۆ کرابوو نە فەتحە و کەسرەی هەبوو وازحە دەبێت بزانی حاڵەتێکی تەجویدی لەو پیتەیدا بوونی هەیە وازحە جا حاڵەتەکە بنمونە ئەگەر ئەلف و واو یا بن مەدە حتمما مەدێک دروست بووە وایە مەدێکی تەبیعی یا مەدێکی دیکە وای ئەگەر دوای خۆی شەددە بوو عادەتەن دەزانی کە حاڵەتی تێکهەڵکێش دروست دەبێت چونکە لە تێکهەڵکێشیدا پیتی یەکەم لا دەچێت و پیتی دووەم دەخوێندرێتەوە وایە و لە علامەتی ئەوە کەسەر دەزانن طبعا علامەتی مەدیش دەزانن وانە علامەتی مەدی نازان پێ دەڵێن چیەوە
ولا سر هر لسر چی دەکرێت ئەلف واو یائی دەکرێت هەر ئەلف واو یایەک ئەوەی لەسەر بوو یعنی مەدەکە لە دوو حرەکەی زیاترە لە چواری کەمتر نییە بەڵام هەندێک جار چوارە پێنجە شەشە تەوان مەد لە ئەو مەدانە لە چواری کەمتر نین لە شەشیش زۆرترمان نین ئەگەر سەیری قورئانەکەی کەن باشەوە سوورەتی تەکبیرمان خوێن بوویە وانە سوورەتی عەبەس دەرسی داهاتوومان تەنها خوێندنەوەی سوورەتی نازعات و نەبەئە بە تەطبیقاتی حاڵەتە تەجویدیەکانەوە ئینشاءڵڵا باشە لەنە بابەتی تەجویدیمان نەماون هیچیکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عبس وتولى ئێستا کۆتای ئاەتێ و نیشانەی مەدی لێ وایە یعنی چی یعنی ئەگەر لێکی دەی ئاەتەکەی لەگەڵ دوای خۆی هەمزەی بەدووادا هاتووە ئەو کاتە مەدەکە دروست دەبێت هەموو ئاەتێک کۆتاییەکەی حسابی ڕاوەستانی نەکراوە حسابی وەصلی لێکدانی کراوە بۆ ئێستا ئەگەر لێکی دەین دەی بڵێن چی عبس وتولى أن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى أو بچووکانەش لەگەڵ یا بچووکەکان ئەگەر لە دوای هائی بوون خوێندومانە لە مەدی نیشانەی ئەوەیە کە مەدی سیلەیە وایە جایا کوبڕایە یان سوغڕایە ئەو يذكر فتنفعه الذكرى فتنفعه الذكر أو ألف لام شمسين يا قمرين ئەوەی لەسەر هەمزەکەیە ئەو نیشانەش ئەوەش لە زۆرەکانی لام خوێندمانن وایە ئەو هەمزەی چیە هەمزەی وەصڵە هەر هەمزەیەک ئەوەی لەسەر بوو یعنی لە کاتی لێکداندا هەمزەکەی ناخوێنیەوە بەڵام ئەگە بەتەنێ بوو دەبێ بخوێنیەوە أما من استغنى فأنت له تصدى وما عليك ألا يزكى وأما من جاءك يسعى وهو يخشى فأنت عنه تلهى كلا إنها تذكرة فمن شاء ذكره في صحف مكرمة مرفوعة مطهرة بأيدي سفرة كرام بررة قتل الإنسان ما أكفره من أي شيء خلقه من نطفة خلقه فقدره ثم السبيل يسره ثم أماته فأقبره أو هاج نشانەکەی لێیە نیشانەکە بۆ چ کاتێکیە بۆ کاتەکەیە کە ناتەوێ ڕاوەستی ثم إذا شاء أنشره كلا لما يقض ما أمره فلينظر الإنسان إلى طعامه أنا صببنا الماء صبا ثم شققنا الأرض شقا فأنبتنا فيها حبا وعنبا وقضبا وزيتونا ونخلا وحدائق غلبا وفاكهة وأبا متاعا لكم ولأنعامكم فإذا جاءت الصاخة تنحرك يوم الدين نايتيا لازم كلمة مثقل يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه وجوه يومئذ مسفرة ضاحكة مستبشرة
ووجوه يومئذ عليها غبرة ترهقها قترة أولئك هم الكفرة الفجرة. صلى الله على سيدنا محمد.